هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەداراییەکان لەگەڵمان بۆی باسی زێڕ و زی و هەموو بابەتەکانی لەگەڵ بکەم. کاک هەرێم سڵاوت لێ بێ. سەرەتا پێمان بڵێ بە پێش ئەم بڕیارەی ترامپ بچینە لای داتا ئابوووریەکانی ئەمریکا کە لە کاتی داخرانی بازار ڕاڕۆیدا دوو داتای دژ بە یەکمان هەبوو لە ئەمریکا بێگومان گەشەی ئابووری و هەڵاوسان. ئەم داتانە چ مەسجێکیان پێ بۆ بازاڕەکان؟ ئایا چوینە قۆناغی خاوبوونەوەی گەشە یان ئابووری هێشتا لە بەرگریایە لە قۆناغی بەرگریایە؟ سڵاوتان لەبێ ئەم کاتەی بەڕێستان و بینەرانیش باش. دیارە ئەو داتانەی کە لە ڕۆژی جمعەیە بڵاو بوونەوە داتایەکی ئەتوانین بڵێن خراپ بوون، یەکێک بوون لەو داتایانەی کە بازار هیواخواست نەبوو بەو شێوەیە کە بێنەوە. GDP یەکێکە لەو داتا گرنگانەی کە پێوەستە بە گەشەی ناوخۆی ئەمریکا و دابەزینی تۆمار کرد بۆ 1.4. دابەزینی GDP کاریگەرێکی خراپ ئەکا لەسەر یانی ئایندەی ئابووری لەبەرەوەی کە پەیوەستە بە کۆی گشتی گەشەی ئابووری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لە کاتێکە کە خەبەری کۆرپیسیشمانە بۆ کە پێوەستە بە نرخی بەکاربەر ئەوش ڕووی لە بەرزبوونەوە کردووە کە یەکێک لەو داتانەی کە فیدراڵی پشتی پێبەسێ بە مەسەلەی ئایندەی سوودی بانکی و بەداخەوە ئەو داتایش لە ئاستی چاوەڕوان کرا و زیاتر بوو و هەڵاوسان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ئەمەش وا لە فیدراڵەکە کە بۆ ماوەیەکی دوورمەوداتر لەوەی کە هەیە سوودی بانکی وەکو خۆی بهێڵنەوە و سوودی بانکی نێتە خوارەوە. ئەمەش کاردانەوەی ڕاستەخۆ لەسەر بازاڕەکان دروست کرد و بۆ گوێرەی ئەو داتایانە لە ڕاستیە بواە کە بازاری ستۆک مارکێتی ئەمریکی و بازاری کریپتۆکەرنسی تا ڕادەیەکی زۆر و حتا زێڕ و زیویش ئەبواە کە بە لە بەرچاوگرتنی ئەم داتایانە ڕوو لە دابەزین بکەن، چونکە بن نەتیجە دابەزینی ستۆک مارکێتی ئەمریکی دابەزینی بازاڕەکانی تری بەدواوە لە حاڵەتی ئێستاە. بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکراو بووە بوو کە دادگای باڵای ئەمریکا بڕیاری لەسەر ڕەتکردنەوەی تاریفە گومرگیەکانی دۆناڵد ترامپدا کە ئەوە بە تەواوەتی معادلەکانی گۆڕی لە بازاڕەکانە وای کرد کە ستۆک مارکێتی ئەمریکی ڕوو لە بەرزبوونەوە بکات و دۆخێکی تەواویش ڕەخسان بۆ بازاڕی کانزاکان بە تایبەتی زێڕ و زیو کە ڕوو لە بەرزبوونەوە بکەن، چونکە ڕەتکردنەوەی ئەم تاریفە گومرگیانە لە ئەساسا بێتە هۆیەوەی کە نادڵنیایەکی زۆر لە بازاڕا دروست بێ و سەرەتای ململانەیەکی نوێ بێ لە نێوان ئیدارەی ئەمریکی لەلایەک لەگەڵ دادگای باڵای ئەمریکا و تەواوی موسساتەکانی ئەمریکا لەلایەکتر و ئاگداریشن کە کۆشکی سپی خۆی لە ئەساسە کێشەی لەگەڵ بانکی ناوەندی ئەمریکا هەیە و دۆناڵد ترامپ بە توندی داوای دابەزاندنی سوودی بانکی کردو. لەبەرەوە ئیدارەی ترامپ لەگەڵ کۆی گشتی منزومەی حکومە لە ئەمریکا علاقەیەکی باشی نییە و ئەم ڕووداوەش نادڵنیایەکی زۆرتری لە لای بۆ بەرهێنەر و بازرگان دروست کردفە پاڵی بە نرخی زێڕ و زیوەوە ناڕوو لە بەرزبوونەوە بکەن. ستۆک مارکەتی هەندێک بەرز کردەوە، بەڵام من پێم وایە بن نەتیجە ئەم بەرزبوونەوانەی ستۆک مارکەتی ئەمریکی دەوامیان نابێت لەبەرەوەی کە دابەزینی گەشەی ئابووری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاماژەیەکی باش نەبوو، ئاماژەیە بۆ ئەوەی کە دۆخی ئابووری بچێتە قۆناغێکەوە کە پێوترێ ستاگفلیشن. ستاگفلیشن عادەتەن لە حاڵەتێکە کە دووسێ دۆخ دروستەکە، یەکێکیان ئەوەیە ستاگنیشنە. ستاگنیشن واتە بە مانای خاوبوونەوەی جوڵەی پیشەسازی و بەرهەمهێنان و سزبوونی دۆخی ئابووریە. یەکێکی تریش لەو بابەتانەی کە لێی دروستە بێ بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسانە، کۆتا بابەتیش کە فیدراڵی اعتیمادی لەسەرەکە کۆنتڕۆڵکردنی ڕێژەی بێکاری ئەم ستاگفلیشنە بێتە هۆیەوەی کە ڕێژەی بێکاری لە ئەساسە زیاد بکە. فە دۆخەکە دۆخێکی نائارامە و بۆ کۆی گشتی بازاڕەکان هەتاوەکۆی بە چاڕوونی زیاترمانە بێ و دۆخێکی تەواو ئەرێنی و پۆزتیڤیشە بۆ بازاری کانزاکان بە تایبەتی زێڕوزی و هەتاوەکۆم لە حزەی کەمەقسێکی. باشە کاکەرم باسی کاریگەری باجە گومرگیەکانت کرد، هەرچەند ئەزاین ئەم سەدا 15 لە کاتی داخرانی بازاڕ دیاریکرا کاریگەری دروست کرد دەست بەجێ لەسەر ئۆنسە بۆ نمونە مسقال لە هەرێمی کوردستان. بەڵام پێشبینی جەنابەت وایە کە ئەم شەو لەگەڵ کرانەوەی بازاڕە جیهانیەکان کاریگەری بەرچاو لەسەر زێر دروست بکا بەڕای ئێوە زێڕ و زیو بە تایبەتی؟ خۆی بۆەوەی کە قەرار لەسەر نرخی بازاڕەکان بین ئەم شەو ئەبێ لەو کارانە بکۆڵینەوە کە لە ڕۆژی هەینیە نرخی زێڕ و زیویان بەرزکردەوە. من پێم وایە ئەو کارانەی کە لە ڕۆژی هەینیان نرخی زێڕ و زیویان بەرز کردەوە هیچ یەکێک لەمانە لاواز نەبوون یاخود گۆڕانکاریان بەسەرانە هاتووە. لەبەرەوە لەو حاڵەتەیە ئەکرێ بازاڕەکان لەگەڵ کرانەوەیانە جارێکی کە ڕوو لە بەرزبوونەوە بکەن
بەڵام زۆر گرنگە کە وەبەرهێنەر و بازرگان زیاتر وریای دۆخەکە بن، چونکە ئێمە کۆمەڵک لێڤڵی تەکنیکیمان هەیە بە تایبەتی 5150 لێڤڵێکی تەکنیکی زۆر بەهێزە، هەتاوەکو نرخ لە سەروی ئەو لێڤڵانەوە دانەخرێ ئەگەر و احتیمالەتی دابەزین هەیە. و بابەتێکی تریشمان بیر نەچێ، ئێمە مەسەلەی ئێران نادڵنیاییەکی زۆری لە ناوچەکەیان دروست کردووە و نادڵنیاییەکی زۆری لە وازەڕە دەراییەکان دروست کردووە و ئەمریکا لە حاڵەتی ئێستایا گەورەترین کەلوپەلی سەربازی و کەشتی فڕۆکە هەڵگر و فڕۆکەی جەنگی و ئەو بابەتانەیە ناوتە شەرق ئەوسەتەوە و احتیمالی ئەوە هەیە کە پێکدادانێک دروست بێت. دەربارەی ئێران باسی ئێرانت کرد، ئەمەی کە زۆر سەرنجڕاکێش بوو دەربارەی ئێران، ئەبینین سەرڕایەوەی کە لە ئێستاە بارودۆخی جیۆپۆلەتیکی من پێم وایە لە خراپترین دۆخی خۆیاتیلانی کەم لەو ماوەیە کە ئێمە لە بیرمانە، بەڵام زێر بەو شێوەیە کە چاوەڕێ ئەکرا ینی کاردانەوەی گەورەی نەبوو، بەرزبوونەوە کە بڵین صرف لەبەر ئەم بارودۆخە کاردانەوەی بۆ جۆرەی نەبوو. ئەکرێت بڵین بازاڕەکان بازاڕی زێر بە تایبەتی لەگەڵ مەترسیە جیۆسیاسیەکان ڕاهاتوون؟ من پێم وایە تا ڕادێک هاوڕای جەنابتمانی بەدڵنیاییەوە خۆی ئەم مەسلەی ئێران درێژەی کێشا و ماوەیەکە کە دەنگۆی لێدان لە ئێران هێرلان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام بینیمان چەند جارێک لە ڕێگەی پەیامەوە لە ڕێگەی دانیشتنی ناڕاستەخۆ لە عەمانیەکیان بینی ئیدارەی ئەمریکی و ئیدارەی ئێرانی، بەڵام پێچێکە هیچ ڕێکەوتنێکی ئەرێنی لە نێوانیانە نەبوو بێ و کۆکردنەوەی ئەم هێزە سەربازیە زۆرە لە حاڵەتی ئێستاە علامەتێکی جددیە و علامەتێکە کەەوە بەرهێنەر و بازرگان ناتوانێت فەرامۆشی بکە. یەکێک لەو هۆکارانەی کە ئەکرێ پێمان بڵێ ئەم دۆخی کە پێویستە بە ئێرانەوە کاری بازاڕدارایەکان کاریگەر بوونە پێی ئەوەیە کە تەمەشای نرخی نەفت بکەین لە بازاڕەکانە. ئەبینین لە ڕۆژی هەینی نرخی نەفت بە شێوەیەکی بەرچاو لە بازاڕەکانە بەرز بووەوە ئەو نرخی نەوتی برنت سەر و $70 بینی لە بۆرسەکانە کە لە ماوەکانی پێشووتریشە ئێمە بینی بوومان کە هاتە خوار $60ەوە نرخەکان. فئەمە نەفت وەکو ڕێنیشاندرێک ئەتوانین بەکاربێنین لە بازاڕەدارایەکانە بۆ پێوانەکردنی ئەو مەترسیەی کە لە مەسلەی لێدانی ئێرانە هەیە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. و پێم وایە بەشێکی بەرزبوونەوەکەشی لە ئەساسا پەیوەندی بەو بارودۆخە هەیە، چونکە قسەی جددی هەیە، گرژیەکان جددین و دۆناڵد ترامپیش لێدوانێکی داوەتی 10 ڕۆژی تکە گەورەترین کەشتی فڕۆکە هەڵگر و سەربازی ئەمریکا کاتە شەرق ئەوسەد لە حاڵەتێکا کەوتی ئەمە تەنها مۆڵەتی 10-12 ڕۆژی تکا دەین بە ئێران کە هاوکاتە لەگەڵ گەیشتنی ئەو کەشتیە. لەبەرەوە پێم وایە لە 7 و 10 ڕۆژی داهاتوان بابەتانە یەکلاییە بنەوە و دوای ئەم هەموو هەڕەشە و تەهدیدانەش لەسەر ئێران و ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کەوتوتە مووقیفێکەوە ئەگەر نەیکات چی ڕوئەدا، ئەگەرم جەنگە نەکرێت چی ڕوئەدا. فلەبەرەوە من پێم وایە دۆخەکان لەسەر مستەوای ئابووری نێودەوڵەتی و لەسەر مستەوای جیۆپۆلەتیکیش بە دۆخێکی هەستیار و نەرێنیە تێئەپەڕێن و ئەمەش دۆخێکی ئەرێنی و پۆزەتیڤە بۆ بازاری زێڕۆزی لە ڕاستی. ئەگەر ئەمە پێمان وابوو لە ڕابردووە کە نرخی زێڕۆزی و احتیمالی دابەزینیان هەیە لە ڕووی تەکنیکیەوە، بەڵام ناکرێن بابەتێک گرنگە فەندەمێنتاڵانە فرامۆش بکەین بە دڵنیاییەوە لە ئێستاە ئەم بابەتانە زیاتر حکومەکە هاتاوەکەوەی کە بابەتی تەکنیکی لە بازاڕە. کاکەرم با پێڕا بگەین هەندێکیش باسی زیو بکەین، زیاتر باسی زیو بکەین لەبەرەوەی کە هاوڵاتیەکی زۆری خۆمان کە لەم ماوەی ڕابردوو ئاگاتان لێ خۆیاندایە کڕین و فرۆشتنی زیو، ئێستا چاوەڕێی هەندێک ڕەنگە هەواڵ و داتا بن. کاکەرم بۆچی گەشە و پاشەکشەی زیو هەندێک خێراترە لە زێڕیانی چ ئەگەر دابەزین تۆمار بکایە بەرز بوونەوە بە ڕێژەیی ڕێژەکەی زیاترە لە زێر هۆکارەکەی چییە؟ خۆی لە ئەساسە بازاڕی زیو ئەگەر لە ڕووی مێژیەوە تەمەشا بکەین بە مێژوەکەی ئەم ڕاستی ڕوونەکاتەوە کە بە بەردەوام ئەم قسەی بەڕێستان تەواو ڕاستە. جوڵە و حرەکەی زیو بەرامبەر بە زێر بە تایبەتی لە دابەزینەکانە زۆر لە بازاڕی زێر زیاتر بوو، چونکە ئەمە لە ساڵەکانی 79 هەیە کە نرخی ئۆنسەیەکی زیو گەیشتە $48، دواتر دابەزیوە بۆ $5 لە بازاڕەکانە. دواتر لە ساڵی 2011 لە قیمەی خۆی گەیشتوتە $50 دابەزیوە بۆ $11. یعنی مێژووی زیو خۆی هەر بەم شێوەیە، یعنی ئەو سایکلانەی کە زیوی پێ بەرزبووەتەوە لە کۆتاییە بە دابەزینێکی گەورە کۆتایی پێاتوە. لە حاڵەتی ئێستاشە ئەوەی ئێمە وەکو ڕاوێژکاری بازاڕەداراییەکان درکمان بەو مەترسیانە کرد و خەڵکیشمان ئاگادار کردووە، بەڵام لەبەرەوەی کە
بۆ ماوەیەک نرخەکە بەردەوام لە بەرزبوونەوە ئەبوو خەڵکێکیش خێری کردبوو معلوماتێکی پێویست و هۆشیارێکی پێویستیش لە بازاڕە نەبوو سەبارەت بۆ بابەتە لەبەرەوە زۆربەی خەڵک پێی وابوو لە هەر نرخێکا بیکڕێکرێ قازانجی لێ بکا و دواتریش ئەو دابەزینە گەورەی لێ دروست بوو کە خەڵکێکی زۆر زەرمەند بوو لە حاڵەتی ئێستایان نرخی زیو تا ڕادەیەک لەگەڵ زێڕە لەو بڕوایان بەرزبوونەوە تۆمارەکە بەڵام لە ڕووی تەکنیکیەوە گەر باس بکەین واز لە بابەتی فەندەمێنتاڵەکان بێنێن چونکە زیو خۆی یەک کێشەیەکی تری هەیە بۆ نمونە فەرقی لەگەڵ زێڕە ئەوەیە کە زیو پەناگەی ئارام نییە ئەکرێ لە دۆخێکی شەڕ و نائارامی جیۆپۆلیتیکی و ئەوانەیە یاخود نائارامی دۆخی ئابووریە نرخی زێڕ بەرز بێتەوە بەڵام نائارامی و خراپی دۆخی ئابووری لە ئەساسە لەوانەیە بۆ زیو باش نەبێت لەبەرەوەی زیو خۆی کانزایەکی پیشەسازیە کاکەرە مەبەستمە وەڵامی ئەم پرسیارە نرخی لە بەرەی کاتمان ڕوو بە کۆتایی ئەڕوا مەبەستمە وەڵامی ئەم پرسیارەم وەربگرم ئەگەر کەسێک لە هەرێمی کوردستان لەو نرخە پێوانەیە کە ماوەی ڕابردوو زیو هەیبوو زیوی کڕی بێت پەلەی لێ نەکات دەست ڕاگرێت ئەتوانێت بە قازانج بیفرۆشێتەوە یان لانی کەم زەرەری لێ نەکات ئەگەر سەبری هەبێت و پەلەی لێ نەکات هەڵبەتە من پێم وایە وەکو شارەزاک لە بازاڕەدارایەکانە پێشنیاری من لە حاڵەتی ئێستاە بۆ خەڵک ئەوەیە کە زیو لە دوورمەودایە بە گوێرە و داتانەی لە بەردەستی ئەمە بە گوێرە شیکاری تەکنیکی پێشبینی بەرزبوونەوەی لێ ئەەکەین لەبەرەوە پێم وایە لە هەر نرخێکە هەر کەسێک کڕی بێتی ئەتوانێت بەمایەکەی خۆی بیفرۆشێتەوە بەڵام لەوانەیە کاتێکی زیاتری پێویست بێت لەوەی کە خەڵک پێشبینی لێکە چارەسەرێکی ترەوەیە لە حاڵەتی دابەزینی نرخی زیوە ئەمە پێشتر لە ڕێگەی بەرنامەکەی جەنابتانەوە شیکارێکی تەکنیکیمان بۆ کردوتمان نرخی ینی ناوچەی وەبەرهێنان لە نێوان 50 بۆ 70 دلارە لە حاڵەتی ئێستایا بە گوێرەی ڤۆلیۆمەکانی بازار ئەگەر هاتوو دابەزینیشی بۆ مەناتقانە تۆمار کرێتوانێت مقدارێکی تر زیو بکرێت بۆی کە معدلێکی باشتری بۆ دەربچێ بە ئاسانی بگاتەوە ئەو شوێنەی کە ئەو بۆ نمونەگەر لە 90 کڕی بێت یەگەر لە 70 هەندێک مقدارێکی تر بکڕێ یان لە 60 بیکڕێ معدلەکەی بێتە 75 بێتە 80 بە ئاسانترە گاتەوە پارەکەی خۆی چارەسەری دومیانەوە یانی چارەسەرێکەکەمەیان لێگەڕێن نرخ بەرز بێتەوە لە دوورمەودایە کە ماوەیەکی زۆری ئەوە یاخود سوود لە دابەزینەکان ببینن بۆی کە مقدارێکی تر بکڕن بۆی کە بە ئاسانی بتوانن یان بچنە قازانجەوە یان هیچ نەبێ بەمای خۆیان لە بازاڕەکان دەربچن. سپاس هەرێم ڕێبوار شارەزای بازاڕە داراییەکان کە لەگەڵمان بوون سپاس بە زانیاریەکان تا